علی ڕێبەبەرێک گشتیە NRT کرد. بەڵێ کاکاوات زیاتر لە 1000 پەرلەمانتار و ڕۆشنبیر و چالاکوانانی مەدەنی و کەساتی ناسراو ئیمزایان کۆ کردوتەوە. ئەم ئیمزانە چ کاریگەریەکیان دەبێت بۆ ئەوەی لایەنی پەیوەندیدار بە دەم داواکەی NRTەوە بێت؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتامەوێ ئاماژە بۆ بکەم ئەو زیاتر لە 1000 ئیمزایی کۆکراوەتەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە، هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان، هەروەها بەغدای پایتەختی عێراق و کوردانی تارا و گەشت. ئەو کەسانی کە ئیمزایان کردو بریتین لە کەسایەتی سیاسی، کەسایەتی ناسراو، پەرلەمانتار، چالاکی مەدەنی، ڕۆژنامەنووس. داواکاریەکانی ئەمان ئێمە بەیاننامەیەکمان نووسی کە داوامان کردووە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بدەن بەوەی کە کەناڵەکانی ئۆفیسی کەناڵی NRT لە هەولێر و دهۆک بکرێتەوە. داواکاریەکەمان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. باش، ئەی ئیمزاکان دەدەن بە کێ کاگاوە؟ ئیمزاکان ئاراستەی لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێممان کردووە، لە میدیاکانی شەوە بڵاومان کردوێتەوە. بەڵام ئەوەی بەهێزی ئەم ئیمزایانە ئەسلمێنێ، ئەم کەمپینە ئەسلمێنێ ئەوەیە کە ئەو کەسایەتە جیاوازانەی کە لە سەرجەم پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشداریان لە کەمپینەکەیان کردووە، هەر لە پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ سەرجەم پارتە سیاسەکانی تر. ڕاستە ئێمە ئەوەی کە لە هەولێر کراوە ئاسایشی پارتی دیموکراتی کوردستان کردوێتی، بەڵام چەند کەسایەتێکی سیاسی و پەرلەمانتاری پارتی ئیمزایان لەسەر کەمپینەکەی ئێمە کردووە، پشگیری کەناڵی NRTیان کردووە. ئەمە سەرڕایەوەی کە جێگەی دەستخۆشی و دڵخۆشیە بۆ ئێمە ئەوە ئەسلمێنە کە NRT بە منطقی کاری کردووە، بە لۆژیک کاری کردووە و هەروەها ئەوەش ئەسلمێنە کە ئەوە هەموو بڕیاری پارتی دیموکراتی کوردستانیە، بەڵکو کەسایەتی سیاسی پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە ناو کەمپینەکەیان و بەشداریان. پێتان وایە ئەمە کاریگەری دەبێت؟ ینی باس لەوە کرد کە چەند ئەندامێکی پارتیش ئیمزایان کردووە. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داوای ئەم 1000 کەسایەتیەوە بێت و ئۆفیسەکانی NRT لە هەولێر و دهۆک بکاتەوە. بەڵێ، ئەنی پێت وایە کاگاواتم دەمێت ینی ئەوەم دەستکەوێت وەکو باست لەوە کرد خەڵکی پارتیش ئیمزای کردووە، ینی ئەمە دەتوانێت ببێ بە هێزێک بۆ ئەوەی کە ینی ئۆفیسەکانی NRT بکرێنەوە؟ وەک ئاماژەم پێەیە ئەم کەمپینی کە کراوە ئەتوانم بڵێم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کەمپینێکی دەگمەنە. لە ماوەی 48 کاتژمێرە زیاتر لە 1000 کەسایەتی لە شار و شارۆچکە جیاوازەکان، لە سەردەم پارتە سیاسی جیاوازەکان، لە پۆستی جیاواز وەک وتم وەزیری تایە، ئەندام پەرلەمانی تایە، کەسایەتی سیاسی تایە، چالاکی مەدەنی تایە، سەرەرایەوەی کە بیر و بۆچوونیان جیاوازە، بەڵام هەمویان پشگیری لە کردنەوەی ئۆفیسەکانی NRT. هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داوای ئەم کەسایەتیانەوە بێ و ئۆفیسەکانی NRT بکاتەوە، لەبەرەوەی ئەوەی کە کراوە بێجگەلەوەی کە غەدرێکە لە کەناڵی NRT و لە کارمەندانی NRT کراوە، غەدرێکە لە دانیشتوانی هەولێر و دهۆک کراوە، چونکە NRTیان دابڕیوە لەو دوو شارە. باش، ئێوە چۆن ئەتوانن تاویزی ئەو غەدرە بکەنەوە؟ ئێمە دانەبراوین لە هاوڵاتیانی هەولێر و دهۆک بەتەواوەتی، ڕێگەی ترمان دۆزیوەتەوە کە ئەو ڕۆژانە پەیوەندیەکەن بە بەرنامەکانی NRT، وەک پێشتریش کە NRT سەکۆی هەموو ڕەنگەکان بووە، سەکۆی هەموو دەنگەکان بووە، هەموو ڕەنگە جیاوازەکان توانیوانەوە لە NRTەوە دەنگی خۆیان بگێنن. لەبەرەوە ڕێگەی ترمان دۆزیوەتەوە ڕۆژانە لە NRTەوەی بینی کە هاوڵاتیانی هەولێر و دهۆک ئەتوانن پەیوەندیکەن بە NRTەوە، ئەتوانن ڤیدۆکانیان بنێرن بۆ NRT، بەڵام ئێمە ئەمانەوێت بگەڕینەوە ناو شاری هەولێر و دهۆک بۆی لەگەڵ خەڵکەکە یابین. دوایەوە NRT مۆڵەتی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. ئەگەر NRT کارێکی ناسایی کردبێ، ئەگەر NRT شتێکی کردبێ بە دەربێ لە یاساکانی هەرێمی کوردستان کە کاری پێکرێ، ئەوە باشترە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەچ ئیجرائاتێک بەرامبەر NRT یەکەن کارێکی یاسایی بێ، بە پێی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ، بە پێی یاسایانە بێکە لەلایەن پەرلەمانەوە دەرچووە. بەڵام ئەوەی ئێستا بەرامبەر NRT کراوە کارێکی نایاساییە، بۆیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەم چالاکیەوە، لە ڕێگەی ئەم کەمپینی ئیمزا کۆکردنەوەەوە
مافی خۆمان بسەنینەوە ئەو مافەی لێمان زەوت کرا و لێمان داگیر کراوە ئەویش مافی کارکردنە لە بەرەوەی ئێمە مۆڵەتی ڕسمیمان هەیە و بە نایاسایی ئۆفیسەکانمان داخراوە و داگیر کراوە قەیناکە ڕێگەمان پێنایان لە هەولێر و دهۆک کار بکەین بەڵام ئێستا ئۆفیسەکانمان داگیر کراون ناهێڵن ئۆفیسەکان کە مڵکی دامەزراوەی میدیایی نالەیە ڕێگری لێکرێ بۆی بچینەوە ناو ئۆفیسەکان واتە بێجگە لە ڕێگری کارکردن ئۆفیسەکانیشمان داگیر کراوە. باشە هەڵوێستی لایەنەکان بەگشتی و هەروە بە تایبەتی هەم وەزارەتی ڕۆشنبیری و هەمیش سندیکای ڕۆژنامەنووسان چۆن بووە؟ ئێمە زۆر سوپاسی ئەو لایەناناکەین کە هەڵوێستیان هەبووە تەمان کاردانەوە هەڵوێستەکان بێژگە لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی نێودەوڵەتیش هەبووە تەنانەت وەزارەتی دەرەوەی ئەمریکا پەیوەندی کردووە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە داوای لێ کردووە کە ئۆفیسەکانی NRT بکرێتەوە ئێمە سوپاسی لایەنەکانی هەرێمی کوردستانەکەی ئەوانەی تا ئێستش بەردەوامن لە هەوڵەکانیان سندیکای ڕۆژنامەنووسان سنتەری میترۆ ڕێکخراوەکانی داکۆچیکار لە مافی مرۆڤ کەسایەتە سیاسیەکان هەروەها ئەو ئەندام پەرلەمانانی کە لەسەر بە پارتی دیموکراتی کوردستانن یان ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانن کە پشتگیریان بۆ ئێمە دەربڕیوە بەڵام لەبەر ئیلتیزاماتی حیزبیان لەبەر هەر ئیلتیزاماتێکی تر نەیانتوانیوە ئیمزا لەسەر کەمپینەکە بکەن ئێمە دەستخۆشیان لە یەکەین زۆر پێزانین و بەردەوامیشن لە هەوڵەکانیان ئێمە وەکو دامەزراوەی میدیایی نالیا ناوەستین لە خەباتمان بۆ سەدنەوەی مافی خۆمان ئەویش مافی کارکردنە لە هەولێر و دهۆک و وەرگرتنەوەی نووسنگەکانمان. باشە کاک ئاوات ینی NRT هەر لە ناوخۆی هەرێمی کوردستان هەوڵی داوە بۆکردنەوەی نووسنگەکانی NRT یاخود لە دەریشەوە ئەو هەوڵە دراوە جگە لە هەوڵەکەی یاخود لە داواکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا. بەڵێ زۆرینەی ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ و بواری بەرگریکردن لە کاری ڕۆژنامەنووسی لە دەرەوەی وڵات لەسەر ئاستی نێودەوڵەتی هەر لە یەکەم کاتژمێری داخستنی ئۆفیسەکانمان لە هەولێر و دهۆک و دەرکردنی کارمەندەکانمان ئاگادار کراونەتەوە ئەو بەیاننامانەی کە ئێمە بڵاویەکەینەوە تەنها بە زمانی کوردی نییە بەڵکو بە زمانی عەرەبی و ئینگلیزیش بڵاویەکەینەوە بەردەوام ڕۆژانە لە پەیوەندیان لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتیەکان لەگەڵ نوێنەری وڵاتان کە ئەوانیش فشاریان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردویان داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە ڕێگە بەکردنەوەی ئۆفیسەکانی NRT بدرێ و ئەو مافەی کە NRT هەیەی کە مافی کارکردنە لە هەموو هەرێمی کوردستاندا و ئەمەش بە یاسا دانراوە و دامەزراوەی میدیایی نالیا مۆڵەتی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە هیوادارین ئەو مافەمان بۆ بگەڕێتەوە ئەو مافە وەرگرینەوە ئەو هەڵەی بەرامبەر NRT کراوە لە زووترین دەرفەتدا لە زووترین کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا بەرپرسەکان ئەو هەڵەیە چاک بکەنەوە بۆ ئەوەی زیاتر زیان بە ناوبانگی هەرێمی کوردستان نەگەێنرێت. باش کاگاوات ئێوە لایەنە دەرەکیەکانتان تەنها لە داخستنی ئۆفیسەکانی NRT ئاگادار کردوتەوە یاخود لەو دەست درێژیانەی کە لە ماوەی ڕابردوودا کە لە پارێزگای سلێمانیش کرایە سەر تیمەکانی NRT ئەوەشتان لێ ئاگادار کردوونەتەوە؟ ئەوەی کە زیاتر ئێستا کاری لەسەرەکەین ئەوەیە کە کردنەوەی ئۆفیسەکانمانە و وەرگرتنەوەی مافی کارکردمانە لەو دوو پارێزگایە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی NRT شتێکی نوێ نییە هەر لە سەرەتای دروستبوونی NRT و دوای چەند کاتژمێرێک لە پەخش پێشێلکارێکی گەورە بەرامبەر NRT کرا و کەناڵی NRT سووتێنرا و پەخشەکەی ڕاگیرە لەبەرەوە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی NRT شتێکی نوێ نیە ڕاستە لە ماوەی ڕۆژی ڕابردووە لە پارێزگای سلێمانیش 5 تیمی کەناڵی NRT هێرشی کراوەتە سەر ڕۆژنامەنووسەکانمان برینار کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری سلێمانیەوە هەروەها لە سەی سادقیش بە هەمان شێوە پەلاماری تیمی NRT درا لەلایەن پاسەوانەکانی بارگایکی پارتی دیموکراتی کوردستانەوە و کامێرەکەی شکێنرا ئەم پێشێلکاریانە بەردەوام تۆمارەکرێ بەردەوام ڕێکخراو نێودەوڵەتیەکانی لێ ئاگادارەکرێتەوە هۆکاری ئاگادارکردنەوەی ڕێکخراو نێودەوڵەتیەکانیش ئەوەیە ببێتە فشارێک بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بە کار و کردەوەکانیان بچێتەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەرامبەر بە دەنگی ئازاد بەرامبەر بە ئازادی کارکردن و مافی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا. باشە کاگاوات وەکو دیارە NRT ئۆفیسی لە هەولێری پایتەخت لە دۆک و هەروەها لە شاری زاخۆ هەیە و وەکو دیارە ئەم سێ ئۆفیسە ئێستا کار ناکەن
NRT بەردەوام هەر لە ڕێگای سکایپەوە ینی بەردەوامی بە گواستنەوەی ڕووداوەکان دەدات خەڵک وەردەگرێت پەیوەندی دەکات لەگەڵ بەرپرسان یاخود بە شێوەیەکی کەش ئامادەکاری کراوە ینی بەو شێوە دەمێنێتەوە ئێمە لە دوای ئەم کۆکردنەوەی ئیمزایە و ڕاگەیاندنی و تەسلیمکردنی بە حکوومەتی هەرێمی کوردستان و بڵاوکردنەوەی چاوەڕێی ئەوەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانەوە بێ بەدەم داواکاری ئەم زیاتر لە 1000 ئیمزایەوە بێ داواکاریەکەش زۆر ئاسانە ئەویش تەنها جێڕانەوەی مافێکی NRT بۆ کارکردن هیچ داوایەکی تر نەکراوە تەنها مافێکی NRT زەوت کراوە ئەمانەوەی ئەو مافە بگەڕێنەوە ئێمە چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێری داهاتووە بەدەم ئەم داوایەوە بێ و بڕیار بدا بەکردنەوەی ئۆفیسەکانی NRT ئەگەر هەر تێبینیەک هەر NRT بە شێوەیە کاری کردووە بە دەربۆ لە یاسا حکوومەتی هەرێم تێبینی لەسەر هەیە ئێمە پابندین بەو یاسانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەو یاسانی کە حکوومەتی هەرێمی کوردستانی پێچێ بەڕێوە لەبەرەوە دەرگای دادگاکان کراوەیە و NRTش هەمیشە ئامادەیە لە بەردەم دەرگا ئەگەر لە بەردەم دادگا ئەگەر کارێکی نایاسایی کردووە ئەگەر پێشەرکارێکی یاسایی کردووە لەبەرەوە ئەوەی کە ئێستا بەرامبەر NRT کراوە نایاساییە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدا بەکردنەوەی ئۆفیسەکانی NRT ئەوەی بە ئێمەش گەیشتووەوەیە کە ڕێکخرا بێجگە لە NRT ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە دهۆک و لە هەولێر خەریکی چالاکین ئەوانش لە هەوڵەکانی خۆیان بەردەوامن بە شێوازی مەدەنیانە کە فشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی مافی NRT بگەڕێنرێتەوە کە ئەویش مافی کارکردن لە هەولێر و دهۆک باشە کاک ئاوات وەکو بەڕێوبەری گشتی NRT دوا پەیامت چییە؟ زۆر سوپاسی ئەو کەساناکەین کە لەم کەمپینەیە بەشداریان کردووە زۆر سوپاسیش بۆ ئەو کەسانی کە لە هەوڵەکانیان بەردەوامن لە سەرجەم پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕێکخراوەکان ڕێکخراوە مەدەنیەکان کە هەوڵیان ناوە بە هەر شێوەیەک بێ کار بکەن بۆ کردنەوەی ئۆفیسەکانی NRT زۆر سوپاسی ئەو ئەندامانی پارتی دیموکراتی کوردستانی شەکەین کە نەیانتوانی ئیمزا لەسەر بەیاننامەکە بکەن بەڵام پشتگیری خۆیان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بۆ NRT دەربڕیوە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدا بەکردنەوەی ئۆفیسەکانی NRT پەیامیشمان بۆ خەڵکی هەولێر و دهۆکەوەیە ئەوانیش پشتگیری لەکردنەوەی ئۆفیسەکانی NRT بکەن NRT و دامەزراوەی میدیایی نالیا بیری ئەوانەکە هیوادارم ئەوانیش کارێک بکەن بۆ کردنەوەی ئۆفیسەکانی NRT بەڵێ ئاوات عەلی ڕێبەبەری گشتی NRT سپاس بۆ شرۆڤێنتە بەردەوامی